ڕێز و خۆشەویستی هاوڕێیان خوشکان برایان ئەو کاتتان باش. ئەمڕۆ لەگەڵ مقدمێکی هەواڵگری گشتی سەر بە پاراستن ڕێزدار کاک شێروان سەعید کە ماوەی 11 ساڵ و 4 مانگ لە زیندانە نهێنیەکانی نیوەی سێ بەشی لەو 11 ساڵەی لە زیندانی نهێنیەکانی دەستگای پاراستن ژیانی برد سەرۆک سەردەمی نیادرتال و دوای ئەوە چەند ساڵێک لە زیندانی ئاسایش بوو ڕەنگی بلای بەشێکتان ناسراوە یەکێک بوو لە زیندانەکانی بادینان ئێستا خۆشبەختانە لەگەڵ ئێمەیە بەشێک لە نهێنیەکانی ناوزیندان باز دەکات بەو ئامانجەی هەوڵێک بێت لە بۆ داخستنی ئەو زیندانیانە کە دەیان زیندانی وەکو قەبر لەژێر زەویدان. لەم بارەوە ئێمە هەوڵ دەدەین دیدارێک لەگەڵ بەڕێز کاک شێروان سەعید مقدەمی هەواڵگری گشتی سەر بە پاراستن بکەین. کاک شێروان ئەو کاتت باش. هەموو کاتێکت باش. ڕێز و احترامم هەیە بۆ جەنابتان و بۆ سایدی تەبدا پرێس. ڕێز و احترامان هەیە بۆ ئێوە سپاسان دەکەین بۆ ئەو چاوپەی کەوتنە. بەڵێ کاک شێروان ئەگەر کەمێک باسی خۆت بکەی لە بدایەت یعنی شتێکمان لەبیر چۆ باسکەن بۆ خەڵک بناسێتن کە شێروان سەعید قسە دەکا مقدەم شێروان سەعید سەر بە هەواڵگری گشتی پاراستن چ بووە و هۆی چ بوو جیرانی یەکەم جار؟ بەڵێ کاکە من ناوم شێروان سەعید یوسف حاجی سیاری خەڵکی گوندە سیارێمە کوڕی نەوەی شەیدی سوواریمە کوڕی سعید سنبێلم کە باوکم ئێستاشی لەگەڵدا بێ مەسئولی حیمایەکەن نیاد بارزانیە. من لە ساڵی 1976 لە ئیران لە ئاوارەی لەدایک بوومە. دوای ئاوارەیی 18 ساڵێمە گەڕاینەوە بۆ کوردستان ساڵی 91 کاتێک کوردستان ڕزگار بوو ئیتر لە مەسیب نیشتەجێ بووین حتا ئێستاشی کە لەگەڵ دابێکە دەرکرایمە دەرکرام حتا دەرکرانم کە هەفتی دەهی 2022 کە منیان دەرکرد و ڕەوانەی تورکیان کردم 5 مانگ لە تورکیا بووم و ئێستاشی دوای 5 مانگ زیاتر 5 مانگ و 7 ڕۆژ بوو تقریبا وی 3/9/2023 هاتمە مەتاری سلێمانی و ئێستا من لە سلێمانیمە. بەڵێ کاک شێروان سەرەتای گرتنت لە ناو پاراستن هۆکاری چ بوو؟ چ هۆکارێک بوو پارتی مقدەمێکی خۆی دەخاتە زیندانێکی نهێنی کە وەک سەردەمی نیادرتال بووە ئەو چۆرۆکانی باز دەکرێ؟ بەڵێ کاکە من مقدەم بووم لە دەستگای ئەمنی هەواڵگەری گشتی بە دەستگای پاراستن. من لە ساڵی 96ەوە بەدەست خۆم نەبوو ئەو کاتێکی پێشمەرگە بووم پێشمەرگەی لەشکری تایبەتی یەک بووم کاتێکی ئێمە چوونە ناو هەولێر و بە چاوی خۆم بینیم کە دەبابەکانی حەزبی بەعس چۆن دەورەیان لە هەولێردا و هەرێمی پارلەمان و حکوومەتیان شکاند و دەبابە و زیری عسکەری لەناو حوشەی پارلەمان و بینیم بەڕاستی هەستم بە سوکایەتی کرد. بەڵێ ئەمە هەندە ساڵە ئێمە خزمەتی کێ دەکەین چ خاینێک دەکەین کاتێک ڕسمەکانی مەسعود بارزانی و سەدام حوسێنیشم بینی لە پێشەوەی دەبابەکان درابوون ئیتر خۆم بەدەست خۆم نەبوو یعنی چۆن بڵێ خۆشەویستیەکی مام جەلال و کاکوسرت لەناو دلمدا چەسپا و کاتە تر من چەندین جار محاولم کرد پەیوەندیم بە ئیکەتی و بکەم بچمە ناو ئیکەتی بەڵام هەر جار دیار بوو بابم تلفۆنی بوو نیاد بارزانانی دەکرد نیاد بارزانانی داوات هەرەشەی ئەوەی دەکرد کە بەلێ زنجیر دەکەمە گەردنت و بە دوو سێرە ڕادەکێشم ئیتر ڕێک نەکەوت حتا ئیتر ئەوە بوو گیرام لەسەر ئیکەتی کە بەڵێ وەکو ئەساس تۆ خیانەت لە ماڵی بارزان کردووە و جاسووسی بۆ ئیکەتیت کردووە گیرام 6 ساڵ و 4 مانگ لەناو زیندانی نهێنی دەستگیر دانرام و دوای 6 ساڵ و 4 مانگ بەر بووم درەنگی شەو بوو منیان هینا ڕەخستنی تایبەت تەلەفۆنیان بۆ بابی من کرد گوتیان وەرە ببەوە وەتە 27 دەی 2013 بەر بووم من 2/6 2007 گیرام ئەو کاتەشتی گیرام کاک قادر کاک شێروان بەڵێ برای من
ئەوە بوو کاکە لەسەر ئەوەی یەکێتی من گیرام دەستگیر کرام طبعا کاتی دەستگیرکردنیشم ئەوە بوو کە لە هەولێر منیان ڕفاند دوای ئەوەی کە ڕۆژی شەمبە بوو 2/6/2007 خێزانی خۆم برد بۆ شارع عەتبا بوو ئەوەی بمەلای دکتۆرێک نەخۆش بوو لە تاوی ئەوەش هەر دەبەنجەم لە ماڵی بەجێش بوو لەسەر تەلەڤیزیۆن بەبێ دەبەنجە چووبووم بەڵام کلاشنکۆڤ لە سندوقدا بوو لە دکتۆر دەرچووم بێمە ماڵی خەزوورم لە بەختیاری دیار بوو لە ترافیکلایتی لای جسرەکەی عنکاوە ڕێیان قەپات کردو لە پشتەوەش سیارەیان لەسەر BM بوو سیارەکەم لەسەر پشتی سیارەی من لەند گولوزەکە نزار مستو سەمەد بوو ئەوەی بەرپرسی ئاسایشی مەکتەبی سەرۆک ئەو تەنیشتشم سیارەکە ڕخستن تایبەت بوو پێشەوەش سیارەکی ئۆپتێرا ڕێ قەپات کرد هەیە ئاسایشی دیانە بوو ئیتر منیان ڕاپێچ کرد بۆ مەسیح کاک شێروان چۆن کەشف بوو یعنی کو زاندرا ئەتو پەیوەندی تێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە جارێ ناتوانم کەشفی بکەم ئەوە دوای دەمێنی بۆ جهاتی تر کەشفی دەکەم ئێستا ناتوانم ئەو قسە بکەم هیچ پرۆتێکی لەسەر ئاساییە باڵێ دوای ئەوە جیرای تیان دەکردی کاک شێروان منیان برد بۆ سەرڕاش بۆ دەستگای پاراستن کە چوومە ناو سەرڕاش حتا وێری چاوم قەپات کرا نەبوو بەڵام دوو کەس خۆیان لەسەر ملی مندا بوو لەناو ئۆپتێرەکەی ئاسایشی دیانە بۆی سرم بلند نەکەم بەڵام من لەژێر چاو سێرم دەکرد حتا ناو سەرڕاش لەناو دەستگای پاراستنیش بینی لەوێ کێ هاتمە خوارێ ئیتر تاری بوو دنیا گوایستی هاتو توورەگەیەکی بەسەر سەری من کردو یەکسەر گوت جەماعەتێ بەڵێ خۆیەتی و ببنە خوارێ منیان هینە خوارێ طبعا لە پشت خەستەخانەی مەسیفی کۆن ماڵی مەسئول بەرپرسێکی یەکێتی بوو یەکێک لە بەرپرسەکانی یەکێتی مەسیف ئەوان ژێرزەمینەکەیان دادەنیشتن سەرەوەشی کرابوو چەند ژوورێک بۆ تعزیب و بۆ زیندانی نهێنی بوو ئەویش تقریبا بە زیندانێکی بچووک چەند ژوورێکیان دانەیە بۆ تعزیب چونکە زۆر جار کە ئێمە خەڵکانێکمان بۆ تاقیق دەبر دەوێرێ من بخۆم دەچوون تەحویلی ئەوانم دەدا لەوێ لە یەکێک لەو ژوورانەی سەرەوە منیان دانا و ئیتر 2 مانگ و 8 ڕۆژ لەوێ بووم لەژێر تاقیق بووم تاکو شوێنەکە چێن دەرە کاک شێروان ئەگەر شوێنەکە لە مەسیفە لە پشت خەستەخانەی کۆنی مەسیف لە شارعێکی پشتەوەی هەیە نەک دوو سایدەکەی پێشەوە پشتەوە دروست خانەیەکی ڕوکنە ئاخر گەڕەکی مەسیف لەوێ دروست کرا بوو قەدیم ئاخر گەڕەک بوو ئێستا گەورە بووە چوتە خوارێ بەڵام ئاخر گەڕ ئێستا ئەویشیان شەفەر لێدە چونکە کەشف بوو من گوتم دەزانم ئێرەکێریە یەکسەر کە هاتمەوە چوومە وێرە سێرم کرد شەفەریان لێدە سافیان کردیە حەتەقیان کرد بوو دیار بوو شوێنەکەن ئێستا نەمایە لەوێ بەڵام ئەو شوێنە تایبەت بوو بە ڕێخستنی تایبەت و تحقیقات و تعزیب و تعزیبێکی وحشیانە لەوێ دەکرا منیان برد 2 مانگ و 8 ڕۆژ لەوێ بووم و دوایی منیان برد بە شەو منیان سواری ڕەفە کرد و چاویان بەستم و دەستپیان زنجیر کردم منیان برد دەسپیرک و منیان فڕە دەسپیرک بەڵام ڕاستە چاوم بەسرا بوو بەڵام من لە ڕێ دەمزانیەوە سپیرکە لەبەرەوەی لە لوفەکانی مەسیف چوومەخارەی هەستم کردەوە لوفەکانی مەسیفە کە لە سەیتەرەی شەقلەوە ڕاوەستە زانیم کە دانسی وەلگر زانیم ئەوە دەشتی هەریرە و کە لە لوفەکان سەرکەوت زانیم ئەوە چوو بە سپیرک و دوایی ڕاست لە دەستە ڕاست چوو ژۆرێ و دەنگی چەپی هات و ئەمە زانیم بەخۆی گوتمەوە قەڵای سپیرکە یەکسەر زانیم گەچی چاو ژەر قەپات بوو بەڵام زانیم دوایی لەوێ حرەسەکان گوتیان سپیرکە حرەسەکان تەمەن مەمنوع بوو لەگەڵ من قسە بکەن بەڕووی مدیری وێرێ ناوی ڕایت بابەکر کانیەلنجی بوو ناوی چی بوو کاک شێروان ڕایت بابەکر کانیەلنجی خەڵکی گوندی کانیەلنج بارزان بوو ڕێکی سەرکەچەری کورتەماڵە بوو ئەو مدیری وێرێ بوو بەڵێ منیان بردە وێرێ و ئیتر ئەو زۆر جار بە حرەسەکان دەگوت ئەو دوو بادینیانە زۆر خەتەرە من و عەلی ئامۆزان بووین دەنگوت هەر کەس قسە لەگەڵ ئەو بادینیانە بکە ئیتر یان فەسڵ دەکرێ و یان سجن دەکرێت زۆر کەسیشان لەوێ نەقل و فەسڵ کرد لەبەرەوەی کە قسەیان لەگەڵمە دەکرد لەبەرەوەی حرەسەکان بارزانی بوون و هەمووش کوڕە شەهید بوون زۆربیان منیان دەناسی زیگیان بە من دەسووتا زۆر جار شکلێتێک کێکێک دەهات مەسەڵەن جگارێک داهاتن بە دزی دایاندام دەنگوت بخۆ ئەگەر مدیریش بزانی بە گران لە سەریان خلاص دەبوو بەڵێ کاک شێروان یەکێک لەو زیندانیانە بە تەمام پەیوەندی بە باوکت بکات بە شێوەیەکی زۆر زیندانە شەهیدیان کرد ئەوە ناوی کاک شۆڕش بوو شۆڕش ئەرگوشی بوو عشیرەتی ئەرگوشی بارزانی ئەم کوڕە زۆر کوڕێکی بەڕێز و چاک بوو کوڕێکی زۆر بە ئەدەب بوو
جگارە مەمنوع بوو داهات بەدزی جگاری خۆی دەدامە دەیگوت بکێشن ئەمن دەزانم من گوت چه ئازارێک دەکێشن ڕۆژێک هات گوتە شێروان ئەمن چت بوو بکەم گوتم ئەوە گوتم کاک شۆڕش تەنیا شتێکی دوو توانی بۆ من بکەی ڕقم تەلەفۆنی باب دەدەمت جەنابەت ڕقمی بابم زۆر ئاسانە دەتوانی لەبەرکەی گوتێ نا ناتوانم بکەم بخۆم خەزمی دەکەم گوتم خەزمی مەکە ئەو بورجەی لەسەر قەلعەی سپیلدانرا بۆ جاسووسی و تەجەسوس لەسەر مۆبایلەکانی ئێوەیە کەشف دەبی گوت نا هیچ نییە المهم ڕقمی بابی منیلەکەن مۆبایلە خۆی خەزم کرد ڕۆژی سێشەمبێ بوو قرارە پێنجشەمبێ وەجبە دەگۆڕدرا وەجبەی نوێ دا دوو وەجبە بوون وەجبەیەک حامد ئەرگوشی مدیر وەجبە بوو وەجبەی تر سەرهەنگ ئیتر وەجبەی ئەمانە ئەوڕ و پێنجشەمبێ بگۆڕدرێ ڕۆژی پێشەوەی بگۆڕدرێ هاتن کوشتیان و لە پشت قەلعەی سپیلکیش فرایان دەخوارێ بۆی پارچە پارچە بێ ئیتر ئەمە قەزیەکە گەورە بوو قەزیە گەشتە دادگای باوکی شۆڕش دیار بوو شکایەتی کرد بوو چار لە ئاسایشەکانی پارتی کە لەوێ ئێکێک وڵات بوو ناوی ئێک ڕەشید بوو ئێک فەرهاد بوو ئەوی تریش نازانم ناوم لەبیر نەمایە ئەو چارەیان برد 6 مانگ سجنیان کرد لە مەحەبتە دوایی دیار بوو لە مەحکەمە باوکی شۆڕش فایلەکەی دڕان بوو گوت ئەم محکەمەیەکی عەشایریە و من ئەترافی پێ ناکەم کوڕی منیان کوشتیە چون ئێوە بەردەدەن ئەو 4 کەسە دیار بوو مەسرور بارزانانی تەلەفۆنی بۆ کرد بوو تەهدیدی کرد بوو گوت ئەگەر دانەنیشی عائلەی هەم گوت خڕە ببرینم یعنی هەموو عائلەکەتان لەناو دەبم دیار بەو بوو لە تستان فەقیری دانیش بوو ئیتر قسەی بەڵام مۆبایلی شۆڕش ئێستاشی لەگەڵ بێ بەس بوونی دەکە دنیا ئەو مۆبایلەی نافەوتینم ئەو مۆبایلی کوڕمە بوونی کوڕمی لێ دێ دائما بوونی دەکە ئێستاشی من جابم بۆ هاتیە دەڵێن بەس بابی بوونی هەناسەی ئەوە دەکەی مۆبایلی کوڕی خۆی دەکەی شۆڕشی شۆڕش کوڕێکی زۆر چاک بوو بەڕاستی بەداخەوەیەکە بەس لەسەر هەواڵێکی وە بەڵێ کاک قادر ئەم زیندانێک بوو یعنی لە مرۆڤایەتیدا ئەم زیندانە ڕەت کراوە نەک لە وڵاتە دیکتاتۆریەکان تەنانەت لە زمانی نیادان تالیش کە جەنابەت فەرمووت بوونی نییە یعنی ئەمە زەجەیەکی ترسناکە لەسەر مرۆڤاتی ئایا ئێوە دەزانن نەعەدالەتی ئەگەر لەگەل یەک کەسیش بکرێ واتە سوکایەتی بە هەموو کۆمەلگایەتی مرۆڤایەتی کراوە ئەمە ئەم زیندانە تۆ سیرکە لە ژوورێکی متر مربع بێ لایەکی ئەو متر مربعش توالت بێ واتە ڕوتوبە هیچ سەرچاوەیەکی ڕووناکی نەبێ پەنجەرەی پێوە نەبێ دەرگایەکی دووتانی کە ئەم دەرگا دووتانیەش مربعێکی بچووکیان کردیە لە ناوەندە شیشیان کردیە واتە تو ناتوانی سامونەکە بە تەنیشتەوە نەبێ بەپانیە نایەتە ژوورێ واتە دەست و پێت زنجیر و کەلەمچە بێ گلۆپێت بکوژینەوە شەو و ڕۆژ واتە هیچ سەرچتۆ نەزانی کەی شەوە کەی ڕۆژە خواردنەوە سەمونی وشک و پەنیرێکی سێگوشە یان سەمونێکی وشک لەگەڵ نیو پەرداق ئاوی گەرم فقط دوو دینکە نیسکی تێدا بێ یان گۆشتی بە چاوی خۆ نەبینی میوەجات نەبینی خیار و تەماتە ببتە ئەفسانە بوت شتێکی ئەفساناوی یعنی نییە و زۆر سەیرە یعنی دەست و پێت کەلەمچە و زنجیر شەو و ڕۆژ تاری نەزانی کەی شەوە کەی ڕۆژە تەنیا ڕۆناکیەکی داهاتە ژوورێ لە ژێر دەرگا ڕۆناکی هۆڵی ئەو لای دەرگا بوو کە حرەسەکان تێدا دەدەنیشتن چاوی خۆمان بەو ڕووناکیەوە دەنەوە بۆی چاومان کۆرە نەبن فراشین و سەرشوشتن 6-7 مانگ 8 مانگ جارێک بە حەزی مدیر بوو هاتە گێزەری ئاویشیان پێ دەکرد ئاویان گەرم دەکرد 40-50 نەفەر 5 دقیقە فرسەتیان دەدا هەر ئاویەت دەکردەوە ئاوی سارد دەرەجەی حەراری لە زستانی دەبووە 20 دەرەجە 25 دەرەجە ژێر سەفەر ئەو بە ئاوی سارد خۆمان دەشوشت بەتانیەکی زمانی شەڕی یەکێتی و پارتی لەوێ بوو کەسکەکان وەکو بەرد بوو هیچ سەرچاوەیەکی گەرمی نەبوو پێمان ڕەش دەبوو لە سەرمان یعنی هەر چیەک بڵم هەر کەمم گوتیە تەنانەت زمانی فێرعون تشتیوە لە جیهاندا نەبووە نەبووە لەبەرەوەی بوو ڕاستە زمانی فێرعون خەڵک دەست و پێی زنجیر دەکرا خەڵک دەست و پێی زنجیر دەکرا بەڵام خۆ دەبردران بۆ دەرەوە پێیان دەگوت وەرن ئەم بەردانە بشکێنن لە ژێر ڕۆژیان پێ دەکەوت بۆی ئەو ئەهرامانە چاپکەین بەڵام لەوێ ئێمە نەدەبرد بۆی ئەهرامیشیان بۆ چاپکەین وەکو فێرعونەکان واتە ڕۆژمان پێ نەدەکەوت ئێمە ڕێگەکانمان هەموو هاواری دەکرد بۆ ڕۆژ ڤیتامینە جەستەمان سەفر بوو ئەمن ئێستاشی لەبیرمە ڕۆژێک کابرایەک لە تەنیشت من قژاندی وەکو ژنان کاکە عەیبە تو بۆ دەقژینێت و پیاوی ئەو قژە چێ دەکەیت گوتە کاک شێروانە من ئەوە 15 ساڵە لێرەمە گوتە هەستم پشتم شکا
دەستورم بۆ لایەک ملم دەردەچێ ڕتوبەت وێرانی کردوم ئیتر سبحان الله بۆ گەورەی خوا بۆ ئەو زوڵمەی تێستا خەڵکانێک بە ناوی دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی بە ناوی شعاراتی نیشتیمان پەروەری و کوردایەتی ئەو زوڵمەی لەو ملەتەی دەکەن لەو ملەتەی بێ ئاگا لە هەموو شتێکە بەڕاستی داخێکی گەورەیە ئەمە زۆر جاران مام قادر سەیری عەزمانم دەکرد کاری بوو هیچیان نەبوو بەڵام خوداوەند بە شێوەیەک ناوی کوڕەکەم ئاغا و سیلڤای لە سەربانی نووسی بوو یعنی زۆر ئازارێکی گەورە بوو چاوم قەپات دەکردم گوت خوای هاو ناوە چینە بۆ درێنە پێش چاوی من پێم سێر بوو ناوی کوڕە و کچی من بۆچی دەبێتە پێش من کوڕەکەم 5 ساڵ بوو ئاغا کچەکەم 2 ساڵ بوو من کێ گیرام و گەڕامەوە سیلڤا بوویتە 9 ساڵ ئاغا بوویتە 13-14 ساڵ گەورە بووینە گەنج بووینە ئاغا جارێ هەر لە من گەورەتر بوو من کاتێکی بەر بووم کە گیرام 130 کیلو بووم کاتێکی هاتمە ماڵێ خێزانم لەخۆ چوو 48 کیلو بووم 48 کیلو يعني 30 كيلو بله 48 كيلو هاتمە ماڵێ هەموو تووشی شۆک بوون هەموو ئەو دەندانەی سینگم دەرچوو بوو هەموو هێزکەکانی من دەرچوو بوو زۆر زایل بووم لەبەرەوەی خاردن بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی گشتی نەبوو یعنی بەڕاستی عەرەبەکان ناوی مدیری سجنیان کرد بوو واوی من گوتم کاکە واوی چییان گوت بوو بە مدیری دەڵێن واوی گوتێ لەبەرەوەی ئەوە لە واوی پیس‌ترە چەقەل واتە چەقەل ئەوە ماڵی مەدەخوا حەقی مەدەخوا و نەسیە دەدرێ ئەوە بوو خواردنمان نادات عەرەبەکان فەقیری شێت بوو هەندێک عەرەبی لێ بوون بەڕاستی زیگم پێیان دەستوتان بەڵام قەدر بەڕاستی کاک شێروان ئەگەر پێمان بڵێ چەند کەسی لێ بوو یان وە شێوەی زیندانەکە چۆن بوو چەند ژوور بوو مەسەلەن دیزاینێکمان لە بۆ بەعز بکەی خراپ نییە وێنا بکەیت والله ئەو دوو قەعای لە پێش چاوم بوو طبعا قەعەیەک ئێڵ بوو ئێڵ قەعەی يعني مەمەڕێک ناوی ئێڵ بوو وەکو ئێڵ وا بوو قەعەی 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 لەو ڕیز دەبوون 8 و 9 من لە 9 دابووم واتە من لە کۆتایی ئێڵ بووم لە تەنیشتمە دەرگایەکی یان دیواریان شکان بوو چوو بوو ژۆرێ 10 ژوور لە بەرامبەر یەک بوون واتە 10 بە 10 20 لەوێ 9 لێرە 29 ژوور تەنیا ژووری من و عالی یەک نەفەر بوون ژوورەکانی تر هەموو دوو بوون بەس من و عالی ئامۆزام یەک بووین ئەگەر ژوورەکانی تر هەموو دوو بوون بەجا حساب کە 20 دووە ئەوە 40 لێرەش 9 دووی کەم کە ئەوە 42 دەمێنێت هەفتیش دووی تێدا بن 14 42 14 تقریبا 56 نەفەری تێدا بوو 56 نەفەری تێدا بوو ئەمە ئەو قەعانەی کە من دەمدیت نازانم لەو سپیلکە لەو شوێنی تر هەیە چونکە ئێمە بزدەبت لەو خڕ و خڕای بووین ئەوەی لە چوار دیواری بازنەی هەیە ئەگەر بزانی دوو لە پێشەوە دوو لە پشتەوە ئەوەی پێشەوە لای هەولێر ئەمە لەو بازنەیەدا بووین لە خوارەوە بەڵێ کاک شێروان چی تێدا بوو زۆرە زیندانش تێدا بوو طبعا کاکە ئەوەی لەو سجنەی بوون عەرەب بوون و کوردەکان یەکێتی بوون عەرەبەکان ئەوان دەیان گوت تیرۆریست بەڵام من دڵنیامە تیرۆریست نیم چونکە کابرایەک لێ بوو ناوی محەممەد بوو سوێندی بۆ مەخارد گوت کاک شێروان من لە ژیانمدا نە لە زمانی سەدامی بەعسی بوومە نە لە زمانی کوردان پەیوەندی بە حەزبەکەوە کردووە من هەموو ژیانی خۆم لەوە ئیشم کردیە لە معمل بەفری مووسڵ معاششم 260,000 من خەریک بوو ژنێ بینم کارتەکانم تەوزیع دەکرد لە پڕە شۆرتەی عێراقی منی گرت و منی هینە تەسلیمی پێشمەرگەی کرد پێشمەرگەش منی ڕاستی نەبوو سپیل بێ مەحکەمە و بێ تەحقیق و بێ هەموو چیت منیان فڕە دایتە ئێرە ئەوە نزیکە 7 ساڵە لێرەمە والله بێگوناحم جا ئەو ئەبوو سارە پێی وەگیراون هەردوو دەستیان کرد بە نان نەخواردن تقریبا ئەبوو سارە 7 ڕۆژ نانی نەخوارد و مرد ئەنی پیاوەکی کەلەگا زەخم دوای 7 ڕۆژ بەڕاستی هەندی پشیلەیەکی ما مرد بەڵام لە ناو زیندانمانی گرتە تا مرد گیانی گرت حتا مرد بەڵام بۆچی ئەومانی گرت لەبەرەوەی کە ئێمە لەو سجنە بووین هەموو هەفتەیە داهاتن دوو جارە سوکاتیان پێ دەکردین دەرگان دەکردەوە یاڵا تەفتیشە ڕۆ لە دیوار دەستت بە عەسمان پێت بکەوە پێم زنجیرە ناکرێتەوە پێلەقەیەک لەو پێدەدا پێلەقەیەک لە پێەکەی تر ئەو کابرا عەرەبە ناوی ئەبوو سارا بوو
مالشي لموصل لحي صدام برامبر بدل الزهور بوشي عدرسه قيدا من ودي ان شاء الله قبر بوي بعائله ما بلي ساره بلي من زندومه ووزن باشا ام كابرايا كتفتيش دكن شقي لقوني ددن كرك هبو دولمري بو ناوي هلمت شقي لقوني دا ام كابرايش من بخوم استشي كبقصبو جناب الدكم دنجي لنا وجومه قلت كلب ابن 16 كلب بونسا والامي لا قاتك شقي لقوني دا قراوا وكلكي لنا ودمو تشاوي دا كي كليل الدمو تشاوي دا هلمت لخوتشو هلمت لخوتشو تقريبا 2 ساعات 6 ساعات لخوتشو بوش خويناتوا يكسر اما جماعه تليفوني ابو دزقاي باراستيك شوي ساعات دوازي شوي هاتن يتريك حفله الهمو رجع ام كابرين تعذيب دا ببلايس بدر نفيس قوشتيان رادك اشياء تعذيب يندا يتر ام كابرا بس هواري ذكرت الله اكبر بس يعني جيتان يبو نقولوا تعذيب وشتانا اكاكا قاعنا اكدتو احمد بك دنق ديتا احمد كيبك دنق ديتا من طبعا كيما هواري ذكر الله اكبر نهش ديك حتى كذب خوي كاكا بر الله اكبر يبي كذا دخل يتر او هابو اما تشونك زور بخوم كي قران ولا بردك طبعا اما اللي هم قران ولا بردك كاك شير بل فينا سلاو تشيروتكا او هالمتا سلا زنداني هوليرني او هالمتا نخر او هالمتا من بربوم طبعا بسيارم كد ام كابريا سياري ولد جرجنو من دالي دمري دشتا المانيا دروبا المانيا استلا المانيا لاوروبا يا فهيوام هل نايبا وشي كاكا قبزاني وبي اخوي كاكا طبعا همو همو اصاي شكاني ويري من ياند ناصي من عندك كانوا مناصين خلتك لويله ترسي من ناوي وهميا لخدان ابو مثلا خو من دمزاني اما ناوي متينين دا يقول من متينم لدلي خم دا يقول كرم ام دزنا ناوي شي بوشي درو دكاي المهم ناوي وهميا دا انا بوي نناس لينوا بله كاك شيروان بدنوي اوبي تو 56 کەسی لێبوو بەشیان عەرەب بوو ئەو کوردانەی یەکێتییان ئەو زیندانیانە ئیت ساڵێک بوون وە چ ناوێکت لە بیرە بۆی خەڵک من لە ژووری یەکەم بەواسطەی عەرەبەکان گوتم ئەخويا گوتم واحد تحكي على واحد قاع يمنك شوف هذا كردي شو اسمه يعني او كردنا ويتشيا والله بسياريان كرد ناويان هنر جماعتي ديالها من البندي سيبو جماعتي قلت يا من جماعتي كاك علي زاني علي لا ظالم لما البندي سي ما مستعلي دوي او ديار بو ناوي براك ايش ستار لالمانيا دجي ديار بو او بيش من اللي بو بابي مربو لخمان ودايكي كوربو بلام استاشي لقل دابي برنبو او هنا رواب ظالم چونکه بربايا ما اقدار دبوين شيتر اللبيرة زورم لبيرة كاكا كابراك يعني هنا اصايشي خوان بو ناوي خوي قوريبو كربو متين لا اوه هاد بو لا اكري هاد بو كفيلا زندان داريام كاوانا اما تينا كوركي زور چاك بو هستا چيكر هستا موبايلي خوي تحويلي ابو نشأتو ابو راميدا كي خزورو زاوي يكترن تليفوني خوي دابوان اوان يكو 5 دقيقه تليفوني ابو مالكانيان كربو لموصل هر 5 دقيقه ببيس ورقه وقت تشيل ورقه يورقبو ام ابو نشأت زور زنجين بو ديال ولا ابو نشأت ناوي كوركي دكتور نشأت لا موصل بخش ناوي مزاحم بو ديال زور برزو چاك بو يقول والله مني ان قلت له ناتو هاوكاري مادي بيشكشي تيرورستان داكي كشي واجنيه المهم ديال ما تشوفوا الورقه ديال موصل ورقبو اوي خوان بو يعني اصلا يجي خوان بو ديال هذا بس سجن ياكل او ندلي عند حتى تشاوي تقي هذو تشاوي تقينو بو شرمزاري عائله مالي انا بن نادي انا ايراني هلا ايراني وابزان امريكاي كربو نقراو بو متين ناوي اصلي من ناس ظلم بالضبط بس ناوي اقدر ناوي وهميه اي كاك شيران كادري كي تشتي كانوا تششو للسيويش ابو جيرابي كسد ناتا بي ناري جود بي اخوي كاكا هيك كان صار لنا وضو ششه ولا يبو دي قد ناوم البته من قسم لقلبي نكر يا من عربه كان بو من طالع او اخبار عندنا ناوي عمر عبد الله عمر بوا صار لنا وضو شاش قلت نازم قلت 25 يازم 25 دوازين وضو شش شو خزانم قلت برو بو مع شوتيه كي بكره لا جركي سوريتشي انا مالي دياله
هاد بك شوتيكي بكره ديال بو مفرزيكي رخصتني تايبتو او وقت رشكلي تايبت يجو كاجوجي ديال داير فين بدو ميكزامينو دايبان لو رجاو فقيري لو زنداني هني ابو او زنداني حتى جاج بسبيكي او شي ليبو يتر خلكي تريشي ليبو مثلا خلكك لوي مرد براستي مثلا يجيك لوي ناوي حاجي حسين بو حاجي حسين مرد جلطي مشكله دا كسك يتر او ابو صارم مرد لوي خلكانك لوي مردن براستي استابو باش كاك شيروان اواني مردن وابزان ما يتكان شان ددانه ونيا نادرين او زنداني هني كشوف بحياه انت شكاكا اما حرسه كان بمنيان قلت كاكا اما كي مردن امن كاتك مرد شو بندرجه سيرم كر نايلونك رشيان هنا زنجيري بيو زنجيركي كردوا كابرا دو حراتون قصقني بيان قلت لدو خوان رادك ايشا زور بتشوك ما بو لبروي حفتر بناني نفربو يتبدا زور بتشوك بو فرد انا ناو او ظرفو زنجيركي قبات كردو يتر فرديان فران ناو بيكابتو حتى دنجي بيكابا كم جولي بو كاتك دروي بتانا شوا قلت ما حرسك كاكا وانا بو كده بنا وانا تحويلي مالي عندنا قلنا بابا او انا دبن لكنك شاي شيرين قلت كونك هي وكو بيروا يا سركي قباطه فراد دنا كونك هي ويتر سركي قباطه قلت ويتر حتى الدنيا كلاب كاس بزنك عمل كيشا يتنا ما بقصي حرس كامبو يعني وين كبش مرينا ما يتكشن هذا نوا كاك شيروان اتدري من لقى عربك قسم كرد يعني شلون قصتان لقى يكتر ذكر اجر او بي كاكا لأن وندي تواليتك أو تواليت لأن وندي قاعك هو مجاريك يجمتريك أبو خلق وتزاني قاع أزور دورية لا يجمتريك أو جوريك مالي بتبي عندك قاع لأن وندي مجاريك أبو مجاريك استري بلاستيك بو طبعا بلاستيك كي لين ده تك تك وتد ورا دست راس مرة تك 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 سجار وتد شبه مرة دهات بس بشرتك او نكريته وتنقى او كربش رشري او نيدي جوت لي بيت بله شلونك اخوي شلون صحتك يلا انطيني قران اريد احفظ قران وين وصلنا مثلا سوره البقره ايه 50 يلا توكل على الله قران ايه تقيد قدتهم بيس جار سيجار دم قدت ديسان دقرموا لبرت كل بله يلا قول لي والله دم قد جزاك يلا راح من البدايه حتى فنجا ديسان هموم دقوته ودقوت دست خوش يعني بو بينران بزان تو قرآن لناو زندان با اوي كرا اوي لبركت يعني بوري اوي لبوان بكوني مجاري كبوني او الرومانك او فليما بوني صقيدات صق جو مان دقرت او قصي دقرت او جوي دقرت مقسم دقرت بس دنق وكو موبايل صابو يا قسم عندك قرآن شريعة الإسلام مسائل الإيمان يعني هرشي هبو من مسائل الإيمان وشريعة الإسلام وحديث وقرآن وحموم لو كل مجارية لبركت كابرايك ليبو ناوي خالد أبو سليمان بو خالد أبو سليمان يا 10000 حديثي لبربو فيش قوي لويك قرآني هموي لبربو بس شرطك بس فتحه وكسره وزمه وتنوين وسكون وحموشتك يعني بدقيقي بله اجا لقى لي زور بس عمك بو راسي فيش ماش قاعد تواني من قرآن كيله بركين يعني زور جردم قلت رب العالمين ده قلنا رب العالمين زور شيء عندما قلت رب العالمين ده قلت رب العالمين يعني حتى فتحه وزمه وكسره المهم كاك شيرون بس ما القرآن ختم كرت لزندان بو هشت مانقوني ولوي بوم يتر بيزار بوم دست دميس خوب كوجن براستي بلو باك لا دومتروني بو دقايق لي ودقايق مسيني اوي فرام داشكاندم كي لراجي خوم كوجم دياربو لقيت تقينا اوكي قولوا باكا كابري طنشتم كناوي ابو ناصر بو قلت هاش بيك شنو قلت او دنقت شي بو هات قلت والله او قولوا باكا مش كان دمي خوب كوجم كله قلت استغفر ربك قلت استغفر لك بقول دورك عندنا ويجي نسعيد كتوبيك قلت له بياوبي قلت انا هم مرتد كافر بدين بايمان الصبين الى قيامته ما تشني بعشت وان دينا بالقندري ما في من مالتك بس لي بقرن تنج دقيقه بعشت بيننا انا مرتد وانا كافر قلت خذك وجي شلون خذك وجي يلا بقول استغفر لك وانا بقران لبركن يتدس من فيكر قران من لبركن حتى ورجي بربهم بله يتر او
شش مانگونی ونا بركز بأي مزاريان أو كش كاك شيروان مسائل إيمان حديث قرآن تن حديث لبركز بأوي بو أي مزاري أخوي لبروي قرآن كلا سرم جرام بو براسي بيت بلم نزيك 50-60 كم لبركر بو 60 بله يعني بوشي وش قصة أنا جايك ذكر بس بأي مزاري قد يكتب ديتين أو شتانا نبون بابا كسكسي لبيني برايمن دون فربون يقدر دا يقول أخويا أنا راح من جو الباب يراقب لك أنت راح يحفظ قرآن أمني دم قلت جزاك الله خير عمي لا تقول جير درجي بس في ساعات 4 ساعات لسر سينجي دريج دبو شاو ديري حرسي دقت حرس ده شو دري كده هذا لو قاعد يقول دو جركو خيدك يتني مستعب دبو يدادن يشتري خلاص شو لما هو مش جاري روجانا مامبو كاك شيروان لزنداني سبيلكتان سال مايوا 6 سال و4 مانگ بالروج وبساعته بمانجو بصال حاكم لجنة ما في مروف محامي إثناتا كنت ولا زنداني نيني ولجنة ما في مروفات وكذا باي با جارك حاكمك هذا ويري بموضوع تحقيق كردن لشيوي كشتني شورش أرجوشي أو روجي إمام برد لجيش زميني كلاشنكوفيش على سرسري مدانا لا هالشي باني حتى شاري إيوارا صرماك بو لتليز اسطنبول صرما إما نمان دتواني ميز ماندات قلت ميز بخدام تبكن ممنوعة حتى حاكم لينا بنا ببشنا دري دواي ساعات شاروني بما انقران دو بوجولا كان مانو دستو في منزنجي تراو تاو با حاكم هذا ويري بس بو تحقيق كردن لا قضية كشني شورش أرجوشي نكبو إما سيشار سياري أوشي لقل دابو حماية شرطة همو بشوفر لتي أمريكي تنقل سيارة شخصي سيارة زور دات على سكان قلت أنا وانا همو هم حماية لقل دابو حاكمي جوري هولير بودي أنا بله ما زوج شقت نبو يعني كاس والله مش هم بزربي كاكا عائلة ما نا ينتظرني ما مردونا يا زندون إما لا عثماني نا رجال خاكين إيش من كاكشران بس دبو خلق دكا ما قلنا دزانم يعني بس بزعل يعني شيوي حكمرانتي لهريم ولا زنداني نهني بارتي ديمقراطي كردستان كباز دا بانگشي ما في مروف دكان شيويك بوا نا دادگاه بوا نا إنسانيت بوا وكو فرعون كان عرديان ناينو تواو يعني دا خود سن زندان كاكشران قبزاني بله سن زنداني واهي وكو سفيلك كاكشران أوي دورة كاكا من لما سيف استبودش مرم 1 2 3 4 5 6 حف لما سيف وصرش حفتي ليها لما سيف وصرش حف زنداني ني زنداني شو أنا كان بلاي كاكشران أقدر دقون زي والله كاكا داوي اللي بدون ذكم لبنوي أولا موضوع أمنياتها تصير زحمة أبو منا من ظلم ظل نيابة هيا ظل نيابة زنداني نيني حفتي لما سيفي صارت دون استرراش بينج لما سيفي هي حاليا استكق صار قدكم لا زانا ما جاء وكو سبيل كتيج لبروي أقدر من صالك دواي أويك من بربوم تلفونهم بو حرسة كدنا أويناين لبروزي عامني بو يتوشي مشكلة نبي قلتم لكيد لهم دكي لأنه بفريبو قلت والله لا حاج عمران قلتم لحاج عمران شو دكي قلت كاشر وندوي صالك تبروي زنداني سبيل كان تيجدا نقلي شوينة كتير يعني كلا قلعة كتير دوروبري ديانا لبين ديانا وراوندس المهم كنت أمريش نقلي أو أبو أصايشي حاج عمران لا استلا حاج عمران بو تشي زندانة كانت تيجدا لبروي براستي بيت بلهم كمان بربو من تحمل منك كذا ظلمات فمن يعني قلت أنتو قصة بقية تكوجين بلا من يكسر بني هني تلفونهم بو كاك سوران عمر وكاك علي حمد صالح بالتليفون يخوم لمالي لسر باني يخوم سيم كارتك اسيام كلو تليفونهم كل قدام كاكا من زندانك اني ما 6 سال و4 من زندان بما بخاطري اخوا زندانك اني لسبيلك هي بقى جناحه خالتك بجناح بدبخت كده اذا زي بكن خوا قبولناك او ام قلت او ام ديابو بلاويان كبو دواي كينين بخش هاد تصويري كلبو يعني زندانك حتى كشف بو كاك شيروان يجلس سر زنداني هني كم ايش ذاك بويا قلتيان بو قدر جنابش 2017 جاري دوام كمن قلت يكم بالسيار قلتيان دجمني مالي بارزان بو تشاتا مالت ايش قلت دجمني مالي بارزان كيه قلتيان شيرواني
وتم دجمني مالي بارزاني لكابرا روجنا منوسة كابرايك من ثقافة تجيشتوا بأخلاقه بشخصيته وده المهم دجمني مالي بارزاني لا بيت مالي وتم دجمني مالي بارزاني دجمني من نينا كابرا كوري مني كوش بيت مالي من عفويا أمن بياوي مع شاعرين ما خمتي درناك إن مالي كمان كودرناك إذا بدرت كلمة وتم درناكم كودردكم هي كم بسيار أما بو كلا من كلا أوان بله كاك شيروان أو أو زانيار توبا كاك شيروان داوي موكات لا فيزي حفظ الشباب لا ما كدوا زور لهم يعني من باسكت بله كاك شيروان أو كينن باسكا كاكينن هاتيان كرد بولا زندانا كان يعني أما لو نمونا ما دبزان بارتي تسنتن قطعوا دبيو خبر لسري وأجهر هيزك لسه زندان يعني إيش كأو برنامج مش بوام عندها كأو زنداني هم يعني تركه مسرور بارزاني يعني بزدي مسعود بارزاني أنقول لولا بعض لخدا وبيغمبر ده كانوا جوجنانا ودلي كتي هزاران كسل بنا وعدي وتائسة بزنديتية لو دوزخي ده جيتن هرتي يبرو بيده محكمة حكومة تربية خوتها بله كان من شيخ أسامة بن لادن هزاران كسن كشتيا إنما بمدي محكمة إعدام كي مال الميران كي أدي أجر ياسانين محكمة قانونية أي بخت أدي بونغ بس يستر ياسا كان استمن رزق احترامه ما من بريبياوكم وفلسفي من أويا روشت أخلاقي برز نهيني سركوتني مروبة هرجيزة وهرجيز كايتي بكسناكم بلام ليلة دواكي لبرز جنابي مسرور بارزاني لبرز جنابي مسرور بارزاني بوي برزو باسي دكم كاودكم كوتاي بمزنداني يعني بيني بو لبرو اوي كتدايا وكتو كوري هيا وكتو كتي هيا وكتو دايكي خيزاني هيا شرف وناموسي هيا يام بدا دادغاي بلام نتي وكو شيرواني بدي دادغاي بارتشكي السور لسر فايلي بدي بلي حاكم هندسة الحكمي بدا بحاكم بخوي حكمي بدا نقعتو بشوي عشايري دعوات لي ذكر بناحن اواني كلوينا خشكو داي يعني براي منا براي توا كسكاري منا خالي منا مامي توا كسكاري منا بناحن لو زنداننا صال هاي صال كابرا هيتي دست 20 سال 25 سال بدا بناحه إلا لو تشش لبو استاك هاك شيروان دزاني صندقة لو تشش لبو 6 سال دكا جناحك هكا خوا قبول خوا وزر ما يقبولناك پیغمبر هيا خوا هيا دين هيا ايمان هيا اخر نظام شبرن براستي يعني زورجر توشي شو بلام بايكشت ببرن ما قادر تايوانيا حتى امريكا واوروبا يكفشتيوانيا عندك خو امريكا واوروبا لمن تبغت تزن امانه شيخ ميشكن بله توقع حتى امانيا اگر امريكا واوروبا بشتيواني وانا كان او انا بياونين ظلم لمنتو لملتي منو ملتي تبكن او بياونين امريكا كذا او سرنزت زورا فكاك شيروان امريكا قد رجل للرجال لسر انه الزندانيانا كالتكنولوجيا هي كزانياري لايم زياتر هي بونات سفارة امريكا بعضما في مروف دكي لو خطر هي قنصلية امريكي يعني بونات بدواء الزندان النهيني انا ناقرين وهول نادن وكو انسان بجين لو راس دكي امريكا واوروبا راس قونين تنيا إلا قشتك ستاسد بتي وكو الكي باكرا ولا دستي عمل لقاتك دا من دزانم أمريكا كان ديان سيخوري قوريان لنا بارتي وشتي هي أو سي ديان لنا باراسني قوري هي باشا بوارد دل أو زندان النهين يعني بخوار أميري تكنولوجيان هي دزانن لتشندر أويا بارحال كاك شيروان بوي أو بابا تكا ونبي بتينا سر أوي كوبر درايو بسينا سردار زنداني عصايشي هولير الشتما وكلايتو وقت تلفون باز كرت وتير شيراتون بوا لتاو سفيلك انا والله زنداني عصايشي من زوجر بجماعتهم دا قدام قلت حيبه اصلا نقول بلنا ما زنداني والله انا هوتيل ديوانه وتيل شيراتون كان بيستيريا اتو روجي دبيني اتو عثماني دبيني من ضاله كانت هم حفتي دينا سردانت بوشتي دبيني جارو مار خيار وطماطيك الرصيد بودين ديان بيني عدون ديان بيني يعني وخيار كاو خيار زي لسزادي فريد راه تاندي خليل اكل لازم زور جلال دتون زور جلال دتون لا عصايش قشتيها دتون لا اوي لا ميداني تري
اوي فراد دري اخري حيوانات كتبن هاويان دينا بقران تدور جرمت او طماطم خوارديه او يرزي قلم هل باشتر بالاسبيل بو نبو الاسبيل نبو المهم شون بربوي شون بربوم طبعا من دواي اويك دستم بازرابك كشنده كرت نزيك سيو دوبو سيو سي روج بو من انا من خوارد بله بو هفده روج ضابطك باراستن هات تقول كروان زبير بارزاني ومسحر الصك هات نجوري بقاطوري باطا وبقندري ايطالي هات النوت ولد لكن من السرعه دي دانش وش يصير بو شلوني باشي قلت باشي سباس فرمو قلت حرس بين نجوري والله دو كارتون شير بو شيري اولكر قد دو كارتون شيري جلاس والبالو موز وبرتقال او شيرانه اولكرنيه تركي قال دو على قبر فستق ولا نستلا وكيك وبسكويت وشتوه بله والله پرداغکی کرده و دو پرداغ شیری تک دیگلو من اگه خود دوباره با شیری که تک بخوین گفتم والله من ناخم که من ما نمگت یا هفت روزه قلت الشير وان بخو جنابي سلوك قلت عفو كذا قلت جنابي سلوك من عفوش كم ناخم سويندم خاردي الا دبي من لي ربمبرم وباب بزانن لدو تشيكوتوا بدو تشيكوتوا بس نبرعوي وباب جنازي من ببين بزانه تشي حاشا في سنه بلا مخر تبي رزي كاتشي تشي خواردوا المهم واي سيرو جتر هاتنا قلت بكم كباب ببينم قلت بخوي بكي كباب سلطاني لطهران ربيني ناخم قد ما ندوما كاكا او اشتريت هنا تيرش مو توزيع كده صار عرب كان خريبون وجاء عرب زي قلت من اخويا شيروان لا تاكل والله افراجك بايدك قلت شوف ابو ساره ما احد ما جاء عليه قلت ابو ساره مركزنات ازاديتو بدسيتو كاكا مخو بقوا عبر دبي ابي باراسون عقيدي باراسون بيتير لقيتو دانش المهم قلت باشا بس قلت كان معي دندس خليك دمرم قلت بيتشيكي خد لك انا قلت ماري والله او وقت داوي حرسن كل واخيرا بالنسبه حرسك ناوي ناظم بوي حقيقي ممنوع بولي بوي تشي اجراءات قانونيه به دوام كل فقير تشون نيو على جاي زدي بتشوكا على قبل زاد بتشوكا نيوي بومن او بر الخير كده هنا دخواتنيش بخي ما دخوات قلت مراكا كي خريب كنا او دا تيك دا شوي بخو اكش بياني كلا خول دستي اما الصديوما نايل معيدو رودا كانت وشك بنو وكو ابو ساره بيك وابن سنو بنبري ومش ما ديك خوراكيتي دا نايل بالسي والله بقسم كرت دواي هفضل روج دستم فيك بوش تكرت حتى بو بس يصير روجش من هستم ببرسياتي كرت زورجر برسي دبو مكومار بدوخهم دا صورام وكومارين بدوخهم دا صورام بلام وي أرضاك أو كم دخوات ديسان هستم بتهدتي ذكر يعني يترفير بوم كنت مسافر فورم يترهم رجلات نبخوا من دم قلنا أخوم كم شهر هاتن لكوتي دا شوك هاتن قلتيان هورا قلت أو موسى بيقرب ورش تراشة قلت ده سوبين زنجيرة قلت حارس بروبك ولا ده سوبين يعني كده وجنا كانوا ذاك شو تراشي من هذا تراشي ده رجلهم أونبو كوي ما خميني لا زود حارس جنب من قلت ما خميني قلت مكاجا ومستخلاص ناتراشي بربوا قلت إيه كتير بدري إيه كتير مدار من آوينان دا من خوم تفسيري خوم كر يا آوينان موس ممنوع عليه ثاني بردبن الله شوي من يسواري سياري كدو منو علي تعال روي خوي كي جشنا ناو توني لي ماما جلك ظالم او توني لا تازه درس كلا تاري بده رونا كينا ما تشاوش بس رابو بلام چونك كشتم لسايقي بو يقولوا سياره دات نقولوا بكالي سياره دكو تشاوم يچينا ناو او امام جلكي او توني لك ظالم او برا شكلا ودچين جهازك دارينا بلا ازبني بلا قورام قلت لهم قل كينا قلت والله امريكا اكري برد رشوتين قلت لهم هاي اذا تدري قمت قلت لهم هاي لا قريتان لا اكريدين اكري هرنا ما يستا ولا سبيل كي بوي على اساس اما هل بخرتين المهم اما ان برد مسيفيو شوي او شولا رخصتني تايبت بوم شيوه كي تشاكي اندام خوردنا براستي تشتي بياني شي تشتكي تشاكي يعني ناويش ما خورد تنسير بقرب السبزيت ايراني كباب وحبرا هندسه انا ما خواجه المهم تخوردمان بابم ديار بولديانا ابو مسرور بازين تليفوني قال بقول سعيد ورا ايش مبتوها بابش نقول باز بني من ديانا مسياره كم جراكي عندك عيبي كبت لا صناعيه قلت باشا استوى ايش مبتوها باب تاكسي قلبه بخصوصي شو بصراش
قلت هلا وندي قلت برو كركت ببا على رخصني تايبتها بابي شمهات ويريو امني عم بدك نزلت حالي عندك فشافيشي وعندك دروي كردو قلت كابرايك بارزاني شو قاشتي كتيه مالبندي ما قد ما قلت داد امانه دابت ما بردا ما قلت ناتشا ديسان شو يكتيه كشت على اساس شيروان توش بشي دكوجن المهم عندك دروي اشتي واحد كردو داي قلتي سعيد ببابا جناب السلوكي عفو كريو باش ندسي من قد من البرلمان هذا وندبو شو مالي بو باقشين وقريانك وخيزان ملخوتشو جيران من هواردك دايكم لسه شارعي ابو جيرانك كان بابي وبسيارة همو هاتنا مالي بابهم وبقيامته انا وندا تيمان لمالي هر نمدة ثاني بش مدري لبر خلقية او دوكي لا تشوماني لا ولا صدعات وصدعات تيمان دوي تيمان زانيم متشكر كاتي من جيراش من ضابط استخبارات الامن العراقي لمديريه هولير ملاحظ مدير عام بوملوي موشي منشي ديار بوي ينقر بودزغي بارسن ني عنده من دالك انا بويا من هر دوي سيمان تشوم لشركين نفتي لا قرقروا قم تعين كردو دسم بيش قصالك وني اولا شركه يشمتد او بدعش هاتن شركه ما كشركه ما قم تعين كرد بشوي رسمي وياصائي وقانوني بدو بغينامه بكفيل لمحكمه هولير قم تعين كل اساس رافرين تاسيشي كدي او ابو دوای 16 اکتبر کی گوت یعنی کدی خاینانو کرکوکیان فروشتیا 29 روش پچو دوای درست 15 11 2017 16 اکتبر 16 ده 15 11 من یانگر وقت 29 روش نبو منگی راس من یانگرتو لما سیفی من یانبرد اسایشی گشتی گوتیان تو جلالیو نابه جلالی بیو خاینیو اتو لاهور و پاولت بینیا و نازان تیو چون دجمنی مالی بارزان دیتا مالتو عندك سيقورو جاري دا نقول اتو تتوي كسك بكوجيو جاري دا نقول اتو بيجي باكيت لايك اليو نازانم هرجا كسيك عندك قدام قلت استبى من ظلم من تجي جيران ما نقول هرجا طلق لك هندالك قدام اخر من يقول بس ديم تيتشوا فضل من تجي جيران ما اي لك تايدا هاد قلت كاكا نابع مالت لما سي في وي كتيبه اتو او بياوي لما سي في بيو رسمي مام جلال على فيسبوك دبي او ثاني نقول قلت مدي وابلن بلين السري كدي بوجي درودك كان جاردلين ولا لسر تو تتوي كسك بكوجي وجاردلين ولا تو تيجي باكا كان لا كديو حاجه قصيك مثلا كاكا يعني كيف الشغل هاي كيف انا والله كابرا ابو باكيت ابو لسري يك لايكي يك كومنتي باكيت كلسر باكيت نسيبو جيرابو دو صال وشش مانجلي بو من دراسه كاكا ناوي ديار بو خلطت لي بو كاكا زير سيربو كابرا لي بو عميدي يكتبو دا مزرينري يكتي نشتماني كردستان مام ادريس مام سليم ادريس سليم مخمور لا قائم بو لكن من بو ريزو احترامهم لي دقر في قيمتها كان يشوفوا كان اولا مخدرات دشون ريزو مخدرات هنا بس عندك ينظر يشوفوش بون حتى نيربازيش عندك الجوري ده مش شكايتي انا من ذكر والله شيروان رز بس ليكتي كان دقري لا قاعي من ينكر قاعي صوص مسؤولوش بدا هذا يقول شيروان تو بوتي رز بس ليكتي عندك دقري كنت كاكي يكتي بياون يكتي برزن بويا اما انا حاشكي سواري يكتدغن ابرا حاشكي سواري بيا سواري بيا شون رزيله بقرا بخاطري پیغمبر بله كاك شيروان لزنداني آسایش بوي سك بعضی ناو زندانی آسایش که محکمه کوبو حاکم اویندر شمان غیر قانونی بو مثلا شوی تحقیق کوبو لوی محامی هذا بله توزك فورمك ياسايا بكر بو بلام هر بشوي عشائري وغير قانوني بو لبروي كابره هبوا فايري اوها ورقه زرد اللي ده عند صار حكم بده حاكم وبياونيه بلنا كي آسایش وباراستن بتايبتي بشي باراستن قوتي حاكم 16 سال بده شيرواني حاكم بس دلي ناوت شيء من دلم شيروان سعيد يوسف بروكرم 16 سال هر خلاص ابو لسرتي محاميك نيا وشتا برو بندري لو يقصش القربان دو شقيان ليد دا يزول كسر لو دو شقيان ليد او اساج بالكدري نيا بابا مو فيلم ومو درويه كاكا اشتوا حاكمي شي ومحكمه اسمونه كاك شيروان اتو لو ابزار مراقب بوي هيت نمونه انا مراقبهم بهزاران كيسم لك انا كاكي من اخر من طول مدايك باسي هيك كيس لكم بلام من خلقي دناسم بناو اوها فايله كان بدي لبروي فاوكي شهيدي فرماندي يكتيها اما استبغض ظلم
کابرا هەبوو لەسەر 500 غڕەمی لەسەر 400 غڕەمی 8 مانگ 9 مانگ خواردیە بەربووە کابرا 20 لەسەر 20 کیلو بۆیان کردیوە بە پەنیر لەبەرەوەی پارتی بووە بەربووە کابرا 300 غڕەمی پێی بووە لەناو سێرەی بەبێ ئەوەی بیسەلمێنی کێویە نەیانتوانی بسەلمێن دەگوت ئێمە نییە 16 ساڵیاندایە لەبەرەوەی باوکی شەهیدی فەرماندەیی کردی بووە ئاشتا من ئێستا دەتوانم ناوی باب و باپیری و خۆی هەمووی بڵێم بەس من نامەوێ هەموو ناوێک بڵێم ئەمە هیچ لەلایەک حاکمێک لێوێ بوو حاکمێکی هیچ و پوچ نایچ بووە گەر ئاساییە کاک شێروان ئاساییە ناوی دەڵێم حاکم غەریب دوای گیرە حاکم غەریب کابرای بردیە من ناوی کابرای ناڵێم بەس بە پی دەڵێم ڕێ سات سین بردیە ژۆرێ کابرا لە مەفرەزی ئاسایش گیرە بە شەو هیچی پێ نەبووە تەنیا موبایلێک و جانتەی پارەی پێ بووە بردیە یەک عەلاگەی ڕەشی ئەوەندەی دەنا پێشتی کوڕم ئەوەی تووە کوڕم نا گەورم من نییە ئێستا توێ نا وەڵڵاهی من نییە من وەختی گیرام لە مەفرەزەیەوە ئاسایشەکان شایدن هیچی پێ نەبووە گەورم ئێستا تو نییە نە حرس کە شەلواری قایشی بکەنەوە یەکەم جار بەڵا قایشی کردەوە ئەش گوتە زۆر عادیە وازانێت قایشی دەکەنەوە ئیتر درێن بڕۆ کاگە نابێ بە قایشەوە بچێرا قاعد گوتم باشە قایشی کردەوە کە شەلواریش بینەخوارێ گەورم بۆ شەلواری بینەخوارێ گوتم با سوارت بم لێرە هەموو ما سواری حاکم غەریب گوتی سوارت دەبم یان سوار دوای گیرا لە کۆتەیدا گیرا لە سجنێ بوو لە قایسی منیان دەرکرد چوومە تورکیا 5 بانگە تورکیا بووم گەڕامەوە بۆ سلێمانی من نازانم ئێستا ینی تراژدیایشی زۆر گەورەیە مەسرور بازانێ ئەوە تراژیدیا نینە ئەوە تراژدیا لەوێ تریشمان هەیە کاکە ئەت ڕاستە برای من کابرا 9 مانگ گیرە 9 مانگ ناوی خێرۆڵایە بۆی نەڵێن شێروان ناوی ناڵێ خێرۆڵای عەرەبە 9 مانگ تعذیب درا بۆی بەس بڵێ من داعشم دەیگوت من داعش نیم من لە مووسڵ هەڵاتی بە هاتیمە کەمپێکی هەولێر ئەگەر من داعش بەم هەڵ نەداتم بۆ هەولێر لە کەمپێمە لە کەمپەی خەڵکیان دەگرت دەیانگوت بە تعذیب دەبێت ئیلا بڵێ داعشم ئەوەندە تعذیبیاندا بوو بە بەتانی ئەمن مراقبی قایەک بووم شاهدم بە بەتانی دەمان برد بە بەتانی دایانینەوە لەبەر خوێن جوگەی دەبەست بە بەتانی دایان برد ئەوەندە کابرایەکی بە ئیرادە و بە غیرەت بوو حتى 9 مانگەکە هەموو ڕۆژێ تعذیب دەیگوت من داعش نیمە و ناڵێم داعشم لە کۆتاییدا ژنەکان لە پێش چاوی سواری بوون ژنەکان هینە لە پێش چاوی سواری بوون هاتە ژۆرێ سەری خۆی لە سوجدە دەنا بە 5 ساعت بەس گریا سەری خۆی بلند نەکرد دەمگوتی سەرت بلند کە کاکە بۆ بلند ناکەی مەسعود بارزانی ئیدانەی سوتانی قورئانیش دەکەی ینی بەجددیمە قورئان هەر ئەوە نییە ئەتوو بلات فیرۆز بی ینی خەڵکە نامێژی بکرێتە سەری بەڵێ نامەوێ مشتێک بڵێم من هەندێک شتی بڵێم دنیا وێران دەبێ وەڵڵی ئەمریکا و ئوروپا هیچ نین جەبانن ترسۆکن من لە تورکیا بووم نامەم بوو بایدن نارد نامەم بۆ ڕئیس ئەڵمانیا نارد نامەم بۆ ڕئیسی فەڕەنسا نارد بۆ ڕئیسی ئیتالیا ڕئیس بریتانیا ڕئیس بۆ وەزارەتە خارجیەکانیان بۆ هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نامەیەکم نووسیە دوای بۆتان دەنێرم بە ئینگلیزیم نووسیە خەیاڵی شتێکی خەیاڵیە دەبێ بکرێتە ڕۆمان بەڵام درۆ دەکەن هەموویان درۆزنن تەنیا سەفارەتی دەرەوەی کەنەدا وەڵامی منی داوە گوتێ ئەگەر دەتەوێ بێی دەبێ خۆت بگەینە ناو خاکی مە ئێمە لەوێ لە تورکیا هیچمان بۆ تو پێ ناکرێ من دەرکراوم نە ڕێگای پێشم ێرە ڕێگای پاش بچمە پاش دەمکوژن بێمە پێش ئەمە چ بکەم ئاخر چ قوڕێک بەسەری خۆرکەم ما لەوێ کیس ئێستا بەڕێز جەنابی مەسرور بارزانی ئەتوو تێهاتی بە ناوی حکوومەتی چاکسازی هاتیوە نییە لە تیژی گەندەلی ئەو گەندەلیەی لە ئاسایشی گشتی جەنابەت دەکرێت لە هیچ دایرەیەکی هەرێمی کوردستان ناکرێت من تعدە دەکەم تەنیا لە 4 ئیرانی کە گیرا بوون بە 2 مانگ بەربوون لە ئاسایشی گشتی لە 4 ئیرانی 8 دەفتەر وەرگیرایە بۆ ئازادبوونیان لەسەر جیوە گیرا بوون ناوی ئێکی تەقی بوو پێیان دەگوت سودەیف دکتۆرای هەبوو لە ئەدەبیات 2 مهندسی لەگەڵ بوو دکتۆرێکی لەگەڵ بوو هەر 4یان بەربوون بە 8 دەفتەر کابرایان گرت خەڵکی کوردی تورکیا بوو 6 دەفتەریان لێستان بۆی بەردەن
كيس دفتر دوای بەریان نەدا دوای بەشی مخدرات ئێوە هەندێکیان گیران بەڵام زوو بەردن کاکە دوو ڕۆژە و دەست بەسەر بوون و ڕۆیشتن المهم ئەو گەندەلیەی لەو ئاسایشە گشتێ دەکرێت مەحالە لە سەرتەسەری گیان کرد تەماشاکە حانوت شتێک دەکردرا لە 10,000 دەفرۆشرا بە 2,000 سوودێکیان لەو زیندانیانە دەکرد لە تاریخدا بێوێنە بێزگەلەوەی دەگیرای بۆی بەس پارەت لێوەرگرن بەردن پارەت نەدابا حکمیان دەدای 5 میلیۆنی غەرامەی دوێ هەپار بدەیت 5 میلیۆن غەرامە دەدا و ساڵێکی دەتخوارد یان 15 کابرا هەبوو 4 نەفەر بوون هەر نەفەرێکیان 6 میلیۆن 6 میلیۆنی لە خلالی 5 دقیقەدا حکم دران و 6 میلیۆن و 1.4 ساڵیش تاکە ئەمە تجارەتێکی نێودەوڵەتیە والله وبالله لەو ئاسایشە ئەوەندەی پارە بوو پارتی لە ئاسایش بەڵێ کاسبن تجارەتی باش دەکەن کاسب والله وبالله ئەو پارەی لەو ئاسایشە دەردەچێت لە 10 بیری نەوتەی زیاترە بەڵێ مەسەلەی دەستدرێژی سکسیر باس کرد کۆمەڵێک زۆر زیندانە بوو قسا بوو ئەتا لەسەر هەندێک مەلا و من نامێ ناو بودەم یعنی ژنیان هێنا مەمە ئەو چیرۆکانەمان زۆر باس کردێکە من هاوڕێم هەبووە لە زیندان دەیگوت قادر جاری وا هەبووە منداڵ و ژنی ئەو عەرەبەکان ئەگەر عەرەبیش بن کورە هەتا داعشیش بن نابی کافریش بن نابێ دەستدرێژی بکەیت کافر و داعش و کافر فەرقی نییە لای ما دێم دەگەی يعني هر کەسێک بین ئینسان شێروان دەستدرێژی سکسی لە ئاسایش زۆر بووە ئەڵێن هەبووە من شخصی خۆم یەکەم جەرمەنیان بردە سەرڕاش کە منیان بردە ژوورێ وایسی بارزایی دانیش بوو نزار مستوفا سەمەد دوولەمەری بوو لەگەڵ نەزەت حالی بوو بەرەوانیش لەوێ بوو سیدادیش پێم وای دانیش بوو لەبەرەوەی دەنگی نەدەکرد بەڵام من هەستم کرد سیدادی دانیش نزار مستوفا سەمەد دوولەمەری زانی چی بەمە وت وتێ بە مندەڵەی کوسرت چی بە توی گوتییان ئەو شەوە ژنەکەت ببین حاشەکی ئەو هەلێ بکەین ئەو هەلێ بکەین زانی چیم گوتیان من گوتم ئەوە هەنگوو پارتی نین هەنگوو بەحسینە لەبەرەوەی ئەو سیفاتەی کە تو باز دەکەی سیفاتی بەحسە بەڵام حتا ئەتوو ژنەکەم دەبەی حاشەکی گوتم بابم ژنی هەر هەمووتان دەگیێ بەو نەسەقسەم حتا شەقێکیش لەمدا وتە زمانە زۆر درێژە یەکەم سەرفەتا لە توش بە هەڕەشەی ژنەکە بە منیش باس کرد بۆیە کاتێکی بەر بووم بە هەموو قووەتی خۆم بە دوو گەڕام بۆی بەس دەست و پێی بشکێنم برام لە سویس هات لە سویس ڕاتەوە نیچروان گوتە و باسی ژمرای من کردیە بە قورئان گوتی دەبێ ژنەکەی ئەو هەڵێ بکەم گوتم نا ئەو بێقیمەتە بێخلاقە بەس دەچین دەست و پێی دەشکێنین زۆر بە دوو گەڕام بەس خۆی پێشانی مەنەدا جەبان ترسنۆکن والله ترسنۆکن گاوی جەبان و ترسنۆک نەبێت نەوەکانیشیان پێیان شەرم دەبێ ئەو جۆرە بابانیان هەیە ئەو مجریمانیان هەیە کاک شێروان ئەمە چ شتێکت لا گرنگە کە بە بینەران بڵێ یان شتێکمان نەبی چ ئەگەر بەڕێزت بڵێ لە زیندان تاعاان بەر لەوەیە من قسەی کۆتایی بکەم کاک شێروان هەر 2011 ساڵ و سارمان گیرات گیرا ئەوە هاتدەرە بەبێ ئەوەی هیچ ئەوراقی حاکم و شتیوا لە بیتن ئەوەی شێک لە کۆمیدیاکانی تری پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتەکەی ماڵی بارزانیە کە 11 ساڵ و 4 مانگ گیرا بەبێ ئەوراق گیرا بەبێ تۆمەت بەبێ تاقیق و هەمان شت هەر بە قسەیەک گیرا و بە قسەیەکیش بەربوو بەڵێ کاک کاک قادر بە یاسایەک گیرا ئێوە نازانن تەبەناون ئەو یاسا تایبەتە بە ئێمە بە عایلەی بارزان بەپێی یاسای عەشایری برگەی خێلەکی مادەی هون و دەستوڕەکان ئەوەی نازانن برگەی چ کاک شێروان بەپێی یاسای عەشایری مادەی هون و دەستوڕەکان برگەی خێلەکی لە یاسای ساڵی 96 ئەوە یاسای تایبەتە کەسێک نییە طبعا بەڵێ کاک شێروان شتێکت ماوە بەخوای کاکە ئەو کەیسانە بە ڕۆژێک و بە دوو ڕۆژ و بە ساڵ خلاص نابن بەڵام لە کۆتاییدا من لەو زیندانە نهێنیەدا هەندێک فەلسەفەم بوات بۆیە حەز دەکەم لەوێ پێناسی ئازادیم کرد کە ئازادی واتە ڕزگاربوون لە بەندی نهێنیەکانی دەسەڵاتێکی خوێنمەش ئەوانەی بیانەوێت بە ئازادی بژین پێویستە بۆ ئازادی بمرن ئەوانەی نایەوێت بۆ ئازادی بمرن دەبێت باش ئەمە بزانن لەم کوردستانەدا کە ناوەڕۆکەکەی دیکتاتۆریەتە شایستەی ئەوە نیە کە بە ئازادی بژین بۆیە ملەتی من ملەتێکی دوگماتیزمە ملەتێکە
کوێرانە بە دوای شت دەکەوێت ناخوێنێتەوە بزانێت کە ئەمە چین هەر بە کوێرانە بە دوان دەکەون و هیچ شتێکش لە ڕێباز و لە ڕێگای حزبەکان نازانن بۆیە من لە خۆی بەزیاد بێ دوای ئەو هەموو ساڵێکی گیرام کە منیان بەردا تاقان من نیشتا لە سجنم منیان برد ویزام بۆ لێدام و هەر لە سجن بووم دەستگیرکراوی منیان برد پاسپۆرتی بۆ من و منداڵەکانم چاکران و هەر لە سجن بووم منیان برد وەکالەت عامەی ڕەهایان پێ ئیمزا و مۆر کردم کە من نیشتا زیندانی بووم چونکە من شەشی 10 ساعت 12 شەو بەربووم 24 کاتژمێر بە مندا ڕۆژی پاشتر جومعە 7 من لە مەتاری هەولێر سواری تەیارەی بووم بۆ ئیستانبول ئەو شتانەیەکی کردیانە هەموو غێر قانونی بووینە پاسپۆرت چاکردن بۆ من چونکە من هەموو شتەکانم لە دەستی وانە نە کارزانیاریم هەیە نە ئیجازە سایقیم هەیە نە کار نیشتیمانیم هەیە هەموو شتەکان لە دەستی وانە ئەوە چوینە ئیجازە پاسپۆرتیان دروست کردیا ویزان لێدایە منیان برد وکالەت عامەیەکی ڕەهایان دا لە من وەرگرت بۆ ئەوەی ملک و ماڵی من هەموو بفڕۆشن منیان فرادە تورکیا 5 مانگ لە تورکیا بووم 5 مانگ و 7 ڕۆژ درست نوی سێ من سواری تەیارە بووم بە عایلەوە هاتمە ناو سلەیمانی دانیشتم ئێستاوە نزیکەی 3 مانگ زیاترم لە سلەیمانی ئەخوای بەزیاد بێ ئەو ئازادیەی لە سلەیمانی هەیە دهۆک و هەولێری هەمووی دەینێ کەس عەزیەتت ناکە کەس ناڵێ ماڵت لێکێیە کەس لێ یعنی زۆر سیرە دەڵێ ئێمە ئێرە وڵاتێکی ترە ڕاستی ئێرە شوێنێکی ترە ئەنی کوردستان نینە بەڕاستی من ئێستاشی زۆر خۆشحاڵم کە لە سلەیمانیم من لە سەری کردی گیراوم زاری دووەم بەڵێ زاریەکەم و دووەم بەڵێ حتا دەمرمیش هەری کەتی دەمێنم و یەکەتیش دەمرم بۆ لەبەرەوەی من پێم وایە یەکەتی من ناڵێم باشە لەبەرەوەی هەموو حەزب خراپی خۆی هەیە بەڵام دڵنیا بە لە سەدا هزار لە پارتی باشترە يعني 1000 جار لە پارتی باشترە ئەرێ وەڵا المهم کاک شێوان دیدارمان لەگە خەڵکی کەس کردیە یەکێتی شەوانش زیندانی وایان هەیە بەس بەهەرحاڵ ئەمە ڕێز دەگرین لە بیر بۆ چوونی تۆ ئازادی بۆ وەڵڵی برای من باوەڕ ناکەم زیندانی وا بێ شەو و ڕۆژ دەست و پێت کە لەم چە زوونجی ئینسان ئەگەر حەیوانیش سجن بکەنانێکی هەر دەداتە حەیوانەکەی بۆی نەمرێ لە بەرسا فەقیرەی زیندانەکانی کوردستان زۆرە بە هیوان شەرم بکەنەوە مەسئولانە لە چیا بوونەوە ئازادی کەسی ئەو بەعس خەڵک شوێن بزری نییە بەعس دەیگرت ئیعدامی دەکرد زۆر بە ئەوە کەڵەگایی بە هەزارانی ئیعدام دەکرد بە شوێن بزری نەبوو زانی بۆ چونکە بەعس پیاوەرە دەیگوت ئەمن دیکتاتۆرم و دیکتاتۆری حکمی خۆم دەکەم دەوڵەتێکی قانونی ئەمانە درۆ دەکەن دیکتاتۆری بەڵێ ئەمانە درۆ دەکەن دەڵێن ئێمە دیموکراسین کەچی لە ژێر پەردەی دیموکراسیە لە ژێر پەردەی دیموکراسیەدا یعنی صرف دیکتاتۆرینە یعنی لە دیکتاتۆرینە دیکتاتۆرترن بەڵامی تر خوا ئیشەڵا ئاوەک بەو ئاگرە دەبکە ئیشەڵا ئەوانەش عاقل دەبن ئەو زیندانە نهێنیانە قەپات دەکەن بۆی جارێکی تر ملەتی کورد بەڕاستی ملەتی کورد ماندووە ئەمە ئێستا زۆر ماندوومە 11 ساڵ و نیو لە زیندانێ بم دوای بێمە ئێرە کەسیش لێم نەپرسێ و کەسیش مەرحەبام نەکە بەڕاستی ماندوومە ڕێزیشی دەگرم لە هەموو سەرکردەکانی کورد من قەت بێڕزی ناکەم من لە عایلەیەکم پێم عیبە سوباینی سوکایەتی بە ناوێک بکەم من کە زۆر شتم لێرە نەگوت زۆر شتم بە هەزارم شتەیە ئەگەر بڵێم بەڕاستی کاک شێروانەوە بۆ ئەوەی بەو ئامانجەمانە کە ئەو شتانە تەرک بکرێ یعنی ئێمە کتێبەکەم لەبەردەستە مام قادر ئەمن کتێبەکەم لەبەردەستە بە ناوی لە کوردستان هەرگیز باران نابارێ پێشەکیەکی جوانم نووسیە و هەندێک 5 وەرەقەشم نووسیە ئەو کتێبە تقریبا 400 حتا 450 لاپەڕە دەبێ ئەم کتێبە هەموو حەقایقی تێدایە بەڵام نامەوێت لێرە لە عیلام قسە بکەم لەبەرەوەی زۆر شتەیە مەسەلەن ئێستا من باسی تۆ دەکەم تۆ خود لە ماڵێ لە من تۆڕە دەبی گوناحیە توش نابێ من ئەو مافە بە خۆم نادەم کە ناوی جەنابەت بێنم لەبەرەوەی احتمالە ئەتوێم بەردایە بە هەندێک شەرت و شروط ئێستاوانی من ناوی تو بنم دەوەرە کاکە شیرۆم بۆ ناوی تو نامە دەبێت ژیانێوان کەش بپارێزین کاک شێروان بەڵێ دوایین قسەت ئەمە کۆتاییمە پێ ئەوە هیچ قسەمان نما هیچ پرسیارمان نما ئەگەر شتێکیشمان لەبیستی تراوڵ دەدەین بۆ جاری تر دیدار دەگەر بەڕێزت بکەینەوە لە کۆتاییدا من دەڵێم
لە کۆتاییدا من دەڵێم بیرروباوەر و ئیرادەی پۆڵاینی من بوو بووە هۆی ئەوەی کە تحملی ئەو هەموو ساڵە زیندانی نهێنی بکەم ئەگەرنا مەحالە ئەوەی من بینیومە لە زمانی فێرعۆنیش کەس بینی بێ و ئەوەی من بینیومە زەحمەتێک پیاو بتوانێت تحملی بکە ئاسن ناتوانێت ینی ئاسن لە بەرامبەری حەل دەبێت دەبتە ئاو تر داوام لە خوای وایە ئەمانەش بێنە سەر ڕێی ڕاست دەست بەسەر ملەتی خۆدا بینە خوارە ئەوە ملەتی توە ئەوەنە دوژمنی تۆ نین من ئێستا ملەتی تۆمە باوەڕت بەخوایە بە سوبحانەی تەقە لە تو بکرێت دلی من دەسوڵتێ یا من دەست بەچەک دەبم بۆی دفاع لە تو بکەم خۆ کابرا عەرەب نایە یان تورک نایە دفاع لە تو بکە دێ دەبێ هەر من و تۆ و ئەوی تر و ئەوی دفاع لەو خاکەر بکەین ئێمە ملەتی توینە ئێمە دوژمنی تۆ نینە دەست بەسەر ملەتی خۆتان دەبینە خوارێ و ڕێز لە ملەتی خۆتان بگرن بۆی گوناحە ئەم ئەزمونە بە ئاسانی لە ناوچێت دەزانیت چی زەحمەتێک من ئێمە عائلەی ئێمە شەیدی سوسواری لە 57 و حتا ئێستا لە شۆڕشدانە لە شەڕدانە گوندی مە 146 شەهیدمان هەیە بۆ ئەو حەزبە ئاخر ماندوو بووینە کاکە وێران بووینە نەوەی شەیدی سوسواریمە ئەوە لە ناو زیندانی نادرتالی قەدیمیان دانای کاک شێران زۆر سپاس بۆ دیدارە سپاس بۆ کاک ڕەزەرش کە ئەو ماوە زۆرەی لەگەڵمان بوو سپاس بۆ تۆ سپاسان دەکەم احترامم بۆ ئێوەی بەڕێز ئەمە ئامادەمان لێرەش پێویستە سوپاسی یەکەم جەنابەت کاک ڕەنجدەر و کاک مەکی و قەناڵی KNN قەناڵی NRT CNN سلەیمانی هەموو ئەو قەناتانە پۆلیتیک پرێس و هەموو ئەو قەنات و ڕۆژنامەوانە بە تایبەتی ڕۆژنامە نووس ئەیهان سەعید من لە کۆتاییەکانی لە سەرەتەکانی 2002 نامەکانی منی لە ئاسایشی گشتی هێنا برد و تەسلیمی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و قەناتەکان و سۆشیال میدیا و ڕۆژنامە نووسەکاندا بۆی بەڵاو ببتەوە کە بوو بە هۆی ئەوەی کە من دوای 11 ساڵ و 4 مانگ بەربم ئەگەر چی لە وڵاتی خۆم دەرکرام و ملکومانم هەموو ڕۆی و ژیانم هەموو ڕۆی 6 مانگ لە تورکیا بووم 5 مانگ و 7 ڕۆژ و گەڕامە سلەیمانی بەڵام ئەلحەمدولillah شکر دیسان سوپاستان دەکەم ئێوە بەڕاستی سەبەبی ئازادی منن ئەگەرنا من نە کەیسم هەیە من نە حاکمێک منی بینیوە نە یاسا دەزانم من لەکوێم نە مەحکەمە بۆیە من زۆر سوپاسی ئێوە دەکەم ئێوە ڕۆژنامە نووسەکانی کوردستان ئێوە تەلەڤیزیۆن و قەنات و سۆشیال میدیا و بەڕاستی ئێمە سوپاسی ئێوە دەکەم ئێمە ئەمن تا ماوم سوپاسگوزاری ئێوەمە بەڕاستی جەنابتانم هەمومان بەو ئامانجە ئیشمان کردیە کۆمەلگای کوردی وەکوم کۆمەلگایەک ڕێز لە تاکەکانی بژیرێ خەڵک ئەگەر هەر شتێکی لەسەر بوو قانون لەسەروی ئینتیقامی حزبی و بنەماڵەیە بیتن زۆر سپاس کاک شێروان زۆر سپاس بۆ دیداری تری بەدوا بێت زۆر سپاس دەکەم کە ئەو ماوە زۆرە لەگەڵمان بووین و بە هیوان هەر کەسێشکە لە هەر حزبێک یەکێتی بێ لە دەڤەری سەوز بێ یان زەرد کە تاوانی دەستگا ئەمنیەکانی لە بابێ پەیوەندی بە ئێمە بکە بۆ ئەوەی سنوورێک دابدرێ بۆ زیندانی نهێنی بۆ تەعزیب بۆ بێیاسایی کە ئەوە ئامانجی سەرەشی ئێمەیە زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەی هەموو زیندان نهێنیەکان و کاک شێروان ئەوە ڕۆژێک لێرە بتوانین دیداریان لەگە بکەین کاتە چ خۆش